بەڵێ بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت ببورن پێم وابێ کێشەیەکمان هەبوو لە دەنگ میادگار فایەخم ئەمشەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵتانە بم بۆ باسی ڕۆژ دیارە باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ جەنابی کاک حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی جەنابیان وەکو پێشتریش لە بەرنامەکە وەکو بەرپرس و وەکو هاوڵاتیەکی بڵین خەڵکی خورمات و حزوری هەبوو لە بەرنامەکە ئەم شەویش مەبەسمە لەسەر کۆمەڵێک پرسی دیاریکراو بوەستین لە دوای 16 ئۆکتۆبرەوە خۆتان دەزانن کاتێکی یەجگار زۆر تێپەڕیوە بەڵام دۆخی خورمات و دۆخی کەرکووک تا ڕادەیەک دۆخی خانەقین و ناوچەکانی دیکەش خراپتر بوون باشتر نەبوون و ئەوەی ینی پرسیارە لە ڕاگەیاندنەکانەکرێت ئەوەیە کە لە هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان کەم تا زۆر بێباکیەک هەیە لەلایەن حکوومەتەوە لەلایەن پەرلەمانەوە لەلایەن پەرلەمانتارانەوە لەلایەن کەسایەتی و بەرپرسەکانەوە لەلایەن پارتە سیاسیەکانەوە تەنان لەلایەن ڕۆشنبیرەکانیشەوە بەرامبەر بە دۆخی ئەم ناوچانە ینی بۆ نمونە یەکێک لەو ڕەخنانەی من ئەمڕۆ گوێم لێبوو هاوڵاتیەکی خورمات و گلەی هەبوو ئەیوت لێرەوە باسی ئەفرینەکەن کە ئەفرینیش هی ئەوەیە هەر هەمومان بەرگری لێ بکەین بەڵام بێدەنگیان بەرامبەر خورمات و هەڵبژاردووە ئەمەیان بە دووفاقی ناو بردووە پێیان وایە کە تۆ کە بەرگری لە ئەفرینەکەی پێویستە بەرگری لە خورمات و لە کەرکووک و لە تەواوی کوردستان بکەیت هەر جێگەیەک بێت لەم چوار پارچەیی کە دابشکراوە بەسەریان مەبەسمە لەسەر ئەمە بوەستین مەبەسمە لەسەرەوە بوەستین کە ئایا لیژنەکانی لێکۆڵینەوە چ لە کوردستان چ لە سەراسی پەرلەمانی عێراق ئیشەکانیان بەکوێ گەیشتووە ومەبەستیشمە قسەیەک لەسەر دیمەنی سیاسی لێرە بەدوا بکەین بە تایبەت هەڵبژاردن لەو ناوچانەی کە دۆخێکی نائاساییانەیە و هەڵبژاردن لە کوردستان وە دید و ڕوئای پارتە سیاسیەکان بۆ داهاتوو تا چەندە دید و ڕوئایەکی منطقیانە و دروستە کاک حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی سڵاوتان لێبێ ماندوو نەبن ئەمەوێت ینی بەبێ پێشەکی بەو پرسیارە داخل بم لە جێگەیەک ئاماژەت بەوە داوە وەکو گلەیی وەکو نیگەرانی کە نە حکوومەت نە پەرلەمان نە پارتە سیاسیەکان منەوەشی بۆی ئیزافاکەم نە کەسایەتی ڕۆشنبیری ئەوانەی کاتوانن کاریگەریان هەبێ لەسەر ئاستی ناوچەکە و جیهانیش بەرامبەر خورمات و بەرامبەر بە دۆخی کەرکووک و ئەو ناوچانە هەڵوێستێکی وایان نەبووە کە بتوانێت کاریگەری دابنێت زۆر شەرمنانە بوو سەرەتا زۆر سپاس بە و دەرفەتە لە ڕاستیدا پرسیارێکە دێی لە بەرئەنجامی ڕووداوەکانەوە دێی ئەو پرسیارە ئەو ژێنی ئێمە زانین زیاتر لە سێمانگونی و بەسەر ئەو ڕووداوە تاڵا تێپڕ دەبێ و تا ئێستاش ماجەرای ئەو ڕووداوە یان ئەو تراژیدایە لەسەر دەسا پەنجای خاچی کوردستان بەردەوامە بەڵام دوجار پرسیارە گرنگەکە ئەوەیە کە تۆ دەیوروژێنی لە بەرامبەر ئەم تراژیدایە دەسڵاتی کوردی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ناوەندە ڕۆشنبیریەکان و هاوڵاتیانی خەڵکی کوردستان هەستکردن بە بەرپرسیارەتی و بە دەنگەوە چوون بۆ کێشەی براکانیان لە ناوچەکانی دەرەوەی هەرێم کوردستان چییە؟ لە ڕاستیدا لەگەڵەوەی ڕێز و خۆشەویستی بۆ سێ چوار پارێزگاکەی تری هەرێمی کوردستان بەڵام ئایا بە دەنگەوە هاتنی هەموو ئەو کایە جیاجیایانە بەرامبەر ئەو تراژیدایە لە ئاستی پێویستا بوو بێگومان نەخێت یعنی ئەمە یەکجێک قسەی لەسەر بکەم سەبارەت بە هێزە سیاسیەکان بەداخەوە زۆر خەمسەردانە لەگەڵ ئەم تراژیدایە مامەڵەیان کرد و بەڵگەشت بۆ ئەمە تا ئێستاکە ئەو هێزە سیاسیانە نەیانتوانیوە لە ڕووی سیاسیەوە معالەجەیەکی دروست بۆ ئەو کارەساتە بکەن و تا ئێستا و کارەساتیانویستوە کاک حەسەن تەمان هەرجێکی لەلا نەک نەیانویستووە بەڵام تێیدا موفق نەبوونا و سەرکەوتوو نەبوونا و هەندێک هەوڵیانداوە لە ئاستی پێویستانیە لە ئاستی گەورەی کێشەکانیە و هەرچی حکوومەتی هەرێمی کوردستانە چی لە ڕووی ئیمکاناتی مادی و معنەویەوە ئەو هەوڵەی نەداوە من لە بیریشمە پەرلەمانی کوردستان دوای 50 ڕۆژ تێپەڕی بەسەر ئەو کارەساتە اینجا کۆبوونەوەیشی کرد کە بۆ لێ کۆبوونەوەیشی کرد بۆ لەسەری بۆستین بەنسبەت پەرلەمانەوە ینی ئەبینی ئەمڕۆ لە پەرلەمان دانیشتن کراوە فراکسیۆن هەیە بایکۆتی کردەوە فراکسیۆن هەیە بەشداری کردووە پاشان گەشتن لە کۆتایی دانیشتەکەیە کۆمەڵێک خاڵ و پێشنیاز و ینی ڕاستپاردەیان نووسیوەتەوە بۆ ئەفرین باشە ئەمە کارێکی باشە ینی تۆ بەهانای هەر هاوڵاتێکی کوردەوە بچی لە هەر شوێنێکی جیهان بێت
ئەرکی پەرلەمان و پەرلەمانتارانە بەڵام بەنسبەت خوڕماتووەوە پەرلەمانی کوردستان چی بۆ کردوون یا کەرکووک بەڵێ لە ڕاستیدا پەرلەمانی کوردستان لەگەڵ هەموو ڕێز و خۆشەویستیەکم کە لە ڕووی تەشریعیەوە گەورەترین دەستگای ئەم دام و دەستگای ئەم وڵاتەیە من وەکو سەرەتا ئاماژەم بۆی کرد دوای 50 ڕۆژ لە ڕووداوەکان ئەو جا کۆبوونەوەیکی کرد و هەندێک ڕاستپاردەیان ئامادە کردبوو بەداخەوە لەسەر ئەرزی واقع هیچ لەو ڕاستپاردانە نەلای حکوومەتی هەرێمی کوردستان و نەلای هێز سیاسەکان و نەلای بەغاش نەشونە بواری پراکتیزی و جێبەجێ دوای بەداداچوونیشی بۆ نەکرد تا ئێستاکە لەسەر ئەرزی واقع هەندی هەوڵ دراوە بەڵام لەسەر ئەرزی واقعەوە نیە بەڵام وەرە سێ ئەم مفارقەیەکە دە ڕۆژە تەبعاً سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ قارەمانانی ئەفرین و بۆ خەڵکی ئەو بەشەی کوردستان دە ڕۆژە کە حکوومەتی ئاکپارتی پەلاماری بەشێکی کوردستانەدا دیقەت دە پەرلەمانی کوردستان کۆبوونەوەکە ئەمە مفارقەیە ینی ئەمە بەڕاستی ئەمە پرسیار و ئەوانەی زۆر هەڵەگرێ پەرلەمانی کە لە وڵاتەکەی خۆتا لە هەرێمەکەی خۆتا دوای 50 ڕۆژ لەو پەلاماری حکوومەتی عێراقی ئەو جا کۆبوونەوە بکەیت و گفتوگۆ لەسەر خورمات و یان کەرکوو بکەیت و بەداخشەوە کە لەسەر ئەرزی واقع شتێکی مەلموسمان نەبینی سەبارەت بە جەماوەر خەڵکی کوردستان طبعاً خەڵکی کوردستان لە ڕووی سۆزەوە سۆزێکی گەورەیان هەبوو بۆ کەرکووک و خورمات و هەموو ئەو شارانی کە دووچاریەوە بوون بەڵام دوجار پرسیارەکە لێرە جگە لە خەڵکی خورمات و لێرە لە بەردەم بارگای هەندێک لە هێزە سیاسەکانە کە خۆپیشاندانیان کرد ئایا خەڵکی شارەکانی تر وەک ئەوەی کە تەنها لە دوێنێ و ئەمڕۆ پێرێدا لە سلێمانی 3 بۆ 4 خۆپیشاندان کراوە زیاتریش کراوە لە زانکۆ لە هی جەماوەری و ئەمانە کراوە بەڵام دوجار لە بەردەم ئەو کۆچەی خەڵکی خورمات و خەڵکی کەرکووک و ئەو هەموو کاولکاری کە دووچارەوە بوو ئێمە لەی شارێکی کوردستان نەمابینی خۆپیشاندان بکرێت بەڕاستی ئەمیش بەشێکە ینی دەکرێ بڵین بەڕاست ئەمە بێباشیە لە بەرامبەر هاوڵاتیان و براکانت لە پارچەکانی لە شارەکانی تر ئەگەر وانە بەڕاستی ئەمە ئەبێ خەڵکانێک کە زۆر شارەزابن لە سایکۆلۆژێتی کۆمەلگای کوردی بێن لێکۆڵینەوە بکەن ینی تۆ برایەکت کە دراوسێکەتە بەپێی هەموو مەبادەیەکانی شەرع و یاسا و دەستور دەبێت زووتر فریای ئەو کەویت و بەدەنجی ئەوە بچی کەچی ئەو زۆر بێ باکانە لەبەر چاوی تۆیە دەسڵاتەکەت پەرلەمانەکەت خەڵکەکەت وەکو پێویست ئاوڕی لێ ناداتەوە بەڵام لە ئەفرین ئەوە دەگوزارێ کە ئەمە مافی ئێمەیە کاتێکە لەسەر شانمان کە پشتگیریان بکەین بەڵام کەچی بۆ هاوڵاتیانی کە زۆر لێتەوە نزیکن و بەشێکن لە هەرێمەکەی خۆت خۆپیشاندان قسەش لەسەرەوەیە کە لە ئەفرین زۆر زیرەکانە و بوێرانە بەرگریەکەن لە ئەفرین و ناهێڵن بکەوێ ئێمە ئەمانتوانی لە جیاتی هەڵوێست وەرگرتن بەرگریمان لەو پەنجاوێک لە سەتی خاکی کوردستانە بکردایە باشە سەبارەت بە لیژنەکانی لێکۆڵینەوە ینی 3 مانگە لە پەرلەمانی عێراق لیژنەیەکی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکانی خورمات و پێکێنراوە پێم وابێت لەم ڕۆژانەی دواییە 18 یەک و ئەوانە بوو ئەبوو دابنیشن بەڵام بابەتەکە گۆڕا بە بابەتی بووجێ و ئەم شتانە لە پەرلەمانی عێراق قسەکەی من ئەوەیە جارێ باسی پەرلەمانتارانی عێراق بکەین ینی پەرلەمانتارانی عێراق لە دوای 16 ئۆکتۆبەرەوە نوێنەری هەموو کوردیەکەن لە هەر شوێنێکی باشووری کوردستان بێت توانی ویانە کاریگەریەکی وا فشارێکی وا لەسەر حکوومەتی عێراقی دروست بکەن کە هیچ نەبێت ئاوارەکان بگەڕێنەوە هیچ نەبێت قەرەبوو بکرێنەوە هیچ نەبێت تۆزێت لە ڕووی دەرونیەوە ینی دۆخیان ئاسایی بکرێتەوە پێم خۆش بوو لەوە دەست پێ بکەمە گەرچی پرسیارەکە بە ئاقاری چکەیە ینی تۆ دیقەتدا وەرە بەراودی سوپا و هێزی لە ڕووی چەندایەتی چۆنایەتی و هێزی عێراقی بکە و وەرە بەراوردی لە ڕووی چەندایەتی و چۆنایەتی و هێزی دەوڵەتی تورک بکە کە بەشێکە لە ناتۆ بۆ 10 ڕۆژ زیاترە چی بەرگریەک و بەرخودانێک لەوێ هەیە بەڵام کە لە وڵاتی ئێمە شکۆی پێشمەرگە شکا و شکۆی نیشتمانێک شکا بەڕاستی ئەمە پرسیارێکی جددیە و ئەبێ خودی دەسڵاتداران و هێزە سیاسەکان کە بەرپرسیارەتی گەورە لەسەریانە وڵامی ئەمە بێنەوە بۆ ئێمە نەماتوانین کە لە ڕووی چەکەوە و لە ڕووی ژمارەشەوە زۆر لە هێزەکەی پێدە زۆرترین بەڵام ئێمە بۆ ئەمەمان ئەمە بەڕاستینەوە بابەتەوە بەڕاستی ئەمەیان یعنی جێی داخە بۆ ئێمە کە ڕۆڵەکانی ئێمە
لەم پارچەی کوردستانە نمونەی قارەمانێتی و بەرخودان و تێکۆشان بوونە بەڵام پرسیارە گرنگەکە ئەوەیە لە ئێستادا ڕۆڵەکانی ئێمە بۆ خەسێنراون بۆ نەیانتوانی بەرگری لە نیشتمانەکەیان بکەن بۆ لە خورمات و لە کەرکک و لە شنگال و لە دۆڵی نینەوە بۆ خەڵکەمووی بە گوران خوارد چوو بۆ بەرگری نەکرا ئەمێن لە ڕێی کۆمەڵی سەرچاو زانیاریەوە چوارمان تێپەڕ نزیکی تێپەڕیەوە ئێوە بە چی گەیشتون لەم فترەی هێندەی بە دووادات چونتان کردبێت لە ڕاستیدا سەبارەت بەوەی یعنی بۆچی ئەو ناوچانە کەوتن بۆچی لێکۆڵینەوە لەوە ناکرێ بزان کێ تۆمەتبار بوو کێ تاوانبار بوو کاک یاریاجان من لێرەوە پێشنیارێ دەکەم چونکە چوار مانجی ڕەبەقە هاوڵاتیانی ئێمە چی لەو بەشەی کە بە گوران خوار و واچی لەم بەشەش و میدیاکان و ڕۆشنبیرانی کوردیش ئەو پرسیارە دەوروژێنن ئاخوا ئەوەی کە لە 16 ئۆکتۆبەرا ڕوویدا چی بوو چێ لە پشتێەوە من بەش بە حاڵی خۆم چونکە لەو دەڤەرە بوومەوە لە ناو ڕووداوەکانە بوومە ئاسان نییە بەڕاستی هێزێکی دیاریکرا و کەسێکی دیاریکرا و وەکەوەی هەڵەیە گروپێکی دیاریکرا و حزبێکی دیاریکرا و تۆمەتبار بکرێت بۆیە من لێرەوە داوام لە پەرلەمانی کوردستانە لوژنەیەکی باڵا بێلایەن دروست بکەن بۆ ئەوەی لێکۆڵینەوە لە 16 ئۆکتۆبەر بکەن بە بۆچوونی من ناتوانم پەنجەم خەمە سەر ئەوە یعنی کۆمەڵێ هۆکار و فاکت هەبوون بۆ ئەوەی ئەوە ڕووبدات چێ لە پشتی ئەو هۆکارانەوە بوو بەڕاستی دەبێت بڕۆی مەلەفیشی بۆ دروست بکەیت و لێکۆڵینەوەی لەسەر بکەیت و کێش ڕۆڵی بینیوە لە سازشکردن لەسەر ئەو خاکە و بەرگرینەکە ئەمە لە ئاستە جیاجیەکانە دەگرێتەوە بۆیە من لێرەوە داوا لە پەرلەمانی کوردستانەکەم لژنەیەکی باڵای بێت لە پەرلەمانیش لیژنەیەک دروست کراوە بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر هەڵەنم ئەمڕۆ دانیشتێکیشیان کردووە پێت وایە پەرلەمانی کوردستان بتوانێت لێکۆڵینەوەیەکی هێندە هەستیار بگەێنێت بە ئەنجام یان دەسەڵاتی باڵاتری پێویست ئێمە کێشەیەکمانەیە لە کوردستانە کە کاتێک شتەکان هەنێک جار ئەسپێنین بە لیژنەیەکیان بە راپۆرتێکیان بە کۆبوونەوەیەکیان بە دەستەیەک بەداخەوە لەبەر ئەو ململانی حیزبیە و لەبەر ئەوەی کارکتەر و هێزە سەرەکیەکان خۆیان بەشێکن لەو ئاڵۆزیە بۆیە سەرنجام پەرلەمانی کوردستانیان ئەو لیژنانەی دروستەکرێت لەسەر مەسایلی گەندەڵی یان مەسایلی پێشێلکاریەکان و ئەو ڕووداوانەی کە لە نمونەوەیە هەندێک جار سەرکەوتو نابێت بەڵام دەبێت پەرلەمانی کوردستان جورئەتی ئەوەی تیا هەبێت شتێک بۆ خۆی تۆمارکە سەروەریە بۆ خۆی تۆمارکە چونکە ئەمە بەڕاستی ناکرێت تا قەرەی قیامەت بڵێن فڵانە هێز کردی فڵانە گروپ کردی و بەڕاستیش تا لێکۆڵینەوە نەکرێت بەجددی لە هۆکارەکان کە بوونە مای ئەوە بەنیازن تۆبەر ڕوودا بەڵێ بەنیازن بچن لەگەڵ ئاوارەکانی خورمات و قسە بکەن و بیان دوێنن پێت وایە ئەمە ئەنجامێکی کۆنکریتی لێبێتە دەرەوەیە پێویستە خەڵکی تر بدوێنن و پێویستە مەدانی پرسیار بکەن و پێویستە لێکۆڵینەوەکانیان لە ئاستێکی باڵاتریش بێت دەکرێت لە ئاست باڵاوە تا ئاستی خوارەوە لە فەرماندەکان لە بەرپرسی باڵای هێزە سیاسیەکان و من وەکو باسم کرد دەبێ بڕۆی لە سەرچاوی هۆکارەکان کە بوونە مایەوەی 16 ئۆکتۆبەر ڕووبدا و لەوانش کە بوونە سازشکەر لەسەر خاچی کوردستان یانی لە چێ نەمانە بەڕاستی ینی ئاسانیە مەسەر لە بەرنمەیەکەوە تۆ بڕۆی حزبێک لایەنێ کەسێک تۆمەتبارکەی دیارە کۆمەڵێ مەلام هەن کۆمەڵی ئاماژە هەن بەڵام لە ڕاستیدا ئەمە لە ڕووی یاسایەوە ناکرێت لە میدیایەکەوە کەسێک یان هاوڵاتیەک پەنجەی تاوان باری بۆ کەسێک درێژ بکە دەبێت لوژنە و یاسا و دادگاکان ئەمە یەکلا بکەنەوە من دڵنیام ئەگەرە لێکۆڵینەوەی جددی و بێلایەنانە و دوور لە ترس و ڕەشە بکرێت هەم سەرچاوی هۆکارەکانمان بۆ دەرەکەوێت هەم ئەوانش کە سازشیان کرد و ئەو ناوچانیان بەو دەردەبرد دەرەکەوێت ئەو کاتە دەکرێت خەڵکی کوردستان بڕیار بدا ئەوانە چین باشە دوای ماوەیەکی ێژگار زۆر بە شێوەیەک لە شێوەکان لە دوای 2023ەوە کەم تا زۆر کەرکووکمان بۆ گەڕایەوە خانەقیمان بۆ گەڕایەوە خورمات و ناوچەکانی دیکە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێمان بە شێوەیەک لە شێوەکان بۆ گەڕایەوە بەڵام ببینی لە کۆتایەکانی 2017 لە دەستی ئەدەینەوە پرسیارەکەی من ئەوەیە هیچ هیوایەکی بەدەستهێنانەوەی ئەو ناوچانە هەیە بە تایبەت ئێمە لەسەر ینی زۆر نزیکین لە هەڵبژاردننی عێراقەوە کاک یادگار لە ساڵی 1920 کە دەوڵەتی عێراق دروستە بێ کورد خاوەندارێتی ئەو ناوچانە لە دەستەدا تاکو مانجی 6 2014
نە بە یاسا و نە بە دستور و نە بە گفتوگۆ و نە بە ڕێککەوتن و مفۆزان ناتوانین ئەو ناوچانە بگرینەوە بەڵام گۆڕانکاریە لە عێراقا دروستە بێت کە هاتنی داعشە ئێمە ئەتوانین جاریشتە ئەو ناوچانە بخینەوە بەردەستی خۆمان دواتر بەرداوام بوونی هەڵەکان و سیاسەتی هەڵە و سیاسەتی ناواقعیانە و هەڵپە هەڵپی گەندەڵی و دزی و بێباشی لە بەرامبەر خاک و نیشتمان و گەلەکەتە زۆر بە ئاسانی ئەیدۆڕێنی بەڵام دوجار ئەمە زۆر گرنگە ئایا خەڵکی کوردستان مردووە ئایا تێکۆشەرانی ئەم گەلە تەواو دەستیان لێی شۆردووە بۆیە من بە ئومێدم ڕۆژگارێک بووە کەرکووک و خورمات و شنگال و خانەقینج لەبەر دەستی ئێمە نەبووە و تێکۆشاوین بۆی وەری بگرینەوە بەڵام ئەم جاریان جیاوازە یعنی ئەم جاریان لەسەر دەستی کورد ئەو ناوچانە لە دەست دراون بە زۆر لێمان نەسەنراوە ئەمە تراژیدیاکە یعنی بەڕاستی لێرەوەی ئێمە پێویستمان بە لوژنەیەکەیە کە لێکۆڵینەوە لەمانە بکات لە دنیای شەوایە کاکیارگا یعنی لە دنیا بەرپرسێکی ئەم هەر وڵاتێک کە بچووکترین هەڵا لە بەرامبەر یاسا یان دەوڵەت یان گەلەکەیەکە لێپێچینەوەی لەگەڵەکرێ یعنی ئەمە بەڵام لێرە ئێستاکە شتەکان بۆتە فری ینی زۆر مەسەلەن بۆ نمونە دزیەکەی گەندەڵیەکەی پێشێلکاریەکەی تەجاوزەکەی خەڵک دەکوژی خەڵک دەبێ ئەمە بەڕاستی دەبێ ئەمە بربەستێکی بۆ دابنێ و جارێکی تر گەلی ئێمە و شیارە و هێزە سیاسیەکان بەڕاستی ئەبێ هێزە سیاسیەکان و تێکۆشەرانی ناو هێزە سیاسیەکان و کادر و لایەنگرانی نێو یەشێتی و پارتی و گۆڕان و هێزە ئیسلامیەکان و چەپەکان و هاوپەیمانی و هەموو هێزانە ئەبێ بێن قسەی خۆیان بکەن باشە چی سەبارەت بە هەڵبژاردن لەو ناوچانە ئەنجام بدرێت بەو دۆخە نایاساییەوە بە مسۆگەری کورتایدا دۆڕاو نابێ لە ڕاستیە کۆمەڵێ شت هەن بۆ ئەوەی هەڵبژاردن ئەم جارە ئەو شارانە لە ڕووی لە هەموو ڕوویەکەوە لە بەردەستی بەغدایە کەواتە یاریکردن بە یاساکان یاریکردن بە پرۆسەی هەڵبژاردن گوشار بەکارهێنان ئەوە بەغدایە و هێزەکانی دەوروبەرێتی دەیکرد کەواتە ئەمە لە بەرژەوەندی کوردانی هەمووی چونکە کورد لەوێ ئێستاکە هاوڵاتی دەرەجە لە ئێستاوە پەرلەمانتارێکی عێراق لە یەکێ لە حزبەکان دەڵێت ئێمە 8 کورسی مافی خۆمان نەبووە 6 کورسی مافی خۆمان ئەگەر 6 کورسی لە کەرکووک بێنین زۆر باش من بڕوا ناکەم یان نازانم مفاجئەیەک ڕووبدا بەڵام بڕوا ناکەم کورد 8 کورسی و 6 کورسی ئەوانە بێنێ لە کەرکووکە بۆ ئومێدەی بێنێ بەو ئێمەدەی هەر 12 کورسەکە بێنین بەڵام یەک ئەوە هۆکارێکی زۆر گەورەیە کە بە ئاسانی ناتوانین دەستمان کراوە بێ لە کەرکووک و لەو ناوچانە و هۆکاری دووەمی ئەوەیە خەڵک بریندارە خەڵک ڕەنجاوە خەڵک فرمێسکی شاوی تا ئێستا وشک نەبووتەوە خەڵک هێشتا کفنی شەیدەکانی زەرد نەبووتەوە خەڵک ماڵی ناوچانە هێندەی تۆ قسەت لەگەڵ کردبێتن بەنیازی تۆڵەکردنەوە لە پارتە سیاسی کوردستانیەکان بە دوو ئاراستە بەشێکی بایکۆتی هەڵبژاردنەکان نایەتە پێشەوە کە ئەمەش بەڕاستی ئەمە زۆر خراپە بۆیە من لێرەوە ئاڵێم هێزی زۆر دێتە مەیدان گرنگەوەیە گرنگ نییە چی حیزبەکەی باتەوە گرنگەوەیە کورد حوزوری هەبێ چکە ململانەکانمان لەوێ قورسن و ئەکرێتەوە ئەوەی کە من لە هەڵبژاردننی ڕابردووە دەنگم دابێ بە هێزێ بە کاندیدی ئەکرێم جارە دەنگەکەم بگۆڕم بەڵام گرنگەوەیە کورد لەوێ جارێکی تر پێگەی خۆی لە ڕێگای پەرلەمانەوە بەدەست بێنێتەوە بەڵێ خەڵکێکەیە زۆر بەتونی بە گژی هەڵبژاردن و هەموو لستەکان ناچێتەوە و بەشێکی ڕەنگە لست و قایمەی تر دیاری بکە بۆی دەنجی پێ بدات وەکو تۆڵە باش کۆتا پرسیارم لەسەر و باسە ئاوارەکانی خورمات و گەڕاونەتەوە ڕێژەیەکیان گەڕاوەتەوە ئێستا دۆخیان چۆنە گەر بە کورتی قسەیەک لە ڕاستیە دوای هاتنی هێزی ئەوەی ڕەدعی سەریع بەڕاستی ئەو هێزە توانوێتی کەشێک بەخۆڵکێنێ ئەو هێزە هەموو شتێک نییە دوجارە هێزە لەژێر عمرەی بەغدایە و ئێمە دەزانین بەغایسە چۆن مامەڵە لەگەڵ کورد و لەگەڵ و ناوچانەکە بەڵام تا ئەندازەیە کەشێکی خۆڵقانەوە بۆی هاوڵاتیانی ئێمە بگەڕێتەوە ئێستا ژمارەیەکی باش لە خەڵکی خورمات و گەڕاوەتەوە بەڵام بە دڵە ڕاوچێ بە ترس بۆەوەی ینی مارەنگەسەیە ترسی لەوە هەیە جاریشی تر دووبارە بێتەوە و بەشێکی لە خەڵکەش تا ئێستاکە بڕوا بەو هێزە ناکە و گومانی هەیە و بە دڕدۆنچی دەڕوانێتە دۆخی ئەو ناوچانە و ئەو مامەڵەی کە حکوومەتی عێراقی دەیکا یانی تۆسەیکە لە نێوان ئەو مامەڵە دژمنکارانەی کاربەدەستانی عێراق لە نێوان بێدەربەستی حکوومەت و دەسڵاتی کوردی بەرامبەرە و ناوچانە هاوڵاتی تووشی جۆرێک لە بێئومێدی بووە
یعنی ئەم ئومێدە چۆن ئەگەڕێنەوە بۆ هاوڵاتی و چۆن جارێکی تر لە ناخەوە و ذاتی ئەم هاوڵاتیانە بنیاتە نەیتەوە بۆی جارێکی تر بچێتەوە خانەی بەرگری و مقاومەتەوە چونکە ئەوە خەڵکە ئەتوانێت بەرگری لە خاچی خۆی کە گەر بە ناچاری نەی خەسێنن و بە ناچاری دووری نەکەنەوە لە زێدی با و باپیرانی و یاری بە چارەنووسیەوە نەکرێ ئەبێ ینی وەکو دنیا ئەبێ خەڵکی ئێمە ئەو جارە خۆی ببێتەوە خاوەنی بڕیار و لە ڕێگای نوێنەری ڕاستەقینە و هێزی ڕاستەقینە بۆ خزمەتکردنی خەڵک و ئەزمموی هەرێمی کوردستان. باش یەکێک لەو پرسانەی سەبارەت بە جەنابەت لە ماوەی ڕابردوو پرسیاری لایە و کەسانە دروست کردبوو کە ئەدناسن لە نزیکەوە چاودێری کارەکان تەکەن وەکو سیاسیەک وەکو نووسەرێک وەکو بەرپرسێک لە ماوەی پێشووە لە سنووری بۆ سنووری حوزەی حەمرین و خورمات و پرسیاریان لەسەر ئەوە هەیە تۆ بۆچی واز لە یەکێتی نیشتیمانی کوردستانی ناو دەستت لە کار کێشایەوە بفەرمی. بەڵێ دیارە یەکێتی لای من حزبی تێکۆشان و حزبی داستان و حزبی سەروەریەکانە حزبەکەی جەنابی مام جەلالە حزبەکەی شەهید ئارام و ئەو دەیان هەزار شەهیدەیە حزبی تێکۆشەرانە و یەکێتی لە 43 ساڵی ڕابردووە بەڕاستی خۆنەویستانە کاری کردووە و کۆمەڵی ئامانج و کۆمەڵی ئەهدافی زۆر پیرۆز و گرنگی هەبووە. جێهێشتنی یەکێتی بە نسبەتی منەوە وەکو کادرێکی ئەو حیزبە وەکەوەیە جگەرگۆشەکەی خۆم سەر بڕی بێت چکە ئەو حیزبەی کە کەس و کارەکەی خۆم دەیان کەس لە ڕێگای ئێمەوە پەیوەندی کردە یەکێتی نیشتمانی کوردستانەوە. یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکی کاریگەر بووە یەکێتی خەڵک چاوی لە یەکێتی بۆ هێزەکانی تر بزانانی یەکێتی چۆن داهێنانەکە و چۆن بەرگریەکە و یعنی نمونەی بەرخودان بوو بۆیە مێژووی یەکێتی نیشتمانی کوردستان مێژوویەکە بەلایەنە سلبی و جابەکەیەوە من بەهی خۆی ئەزانم بە تایبەتی لەو ناوچانەی کە مەسئولیاتم هەبووە بەڵام من پێم وایە یەکێتی لە ئێستادا لە قۆناغێکایە ڕەنگە بەم ئامرازە و بەم کارکتەرانە نەتوانێت لەمە زیاتر ئەو ئامانجانەی کە جەنابی مام جەلال و شەهیدەکانی ئێمە و تێکۆشەرانی ئێمە خەباتیان لە پێناویە کردووە بگاتە ئامانج بۆیە من لە ئێستادا وەکو هاوڵاتیەک یان وەکو ئەوەی کە بچم لە حرەکەیشی ترە کار بکەم بۆ خزمەتکردنی ملە پێم وایە ئەو ئامانجە باڵایانەی یەکێتی نیشتمانی کوردستان دەبێ من لە شوێنێکی تر درێژە بەو خەباتە بم بۆی بێتە دی چونکە جوانترین ئامانج و ئەهدافی هەبوو بۆ خەڵکی کوردستان بۆیە یەکێتی مشانازی یەکەم و ئێستایش خۆم بە خاوەنی شەهیدەکان و مێژوەکەی و تێکۆشەرانی لە یەکێتی هێنا چونکە پێت وا بوو کە چیتر یەکێتی یاخود بە دیدی تۆ ناتوانێت ئەو یەکێتی جاران بێت بتوانێت خزمەتی ناوچەکانی تۆ کوردستان بەگشتی بکات یان لەبەرەوەی بەنیازی لە شوێنێکی تر تێڵ بچیتەوە دەست پێ بکەیتەوە. دیارە کە تۆ کاری سیاسیت کرد و ویستت خۆت بخەیتە خزمەتی گەلەکەتەوە لە شوێنێک کە دەست بەردارەبی دەبێت لە شوێنێکی تر خەبات دەست پێ بکەیتەوە چکە ناکرێ ینی مەسەلا من قەناعەتم بۆیە دەبێت لە هەر شوێنێک ملەتەکەم پێویستی بە من بڕۆ خەبات بکەم من پێم وایە یەکێتی ئەو مێژووی هی منە و ئێستا شانازی پێواکەم و هەمویان ڕەفیق و دۆست و برادێ بەڵام من هاتوومە لە شوێنێکی کە ئێستاکە درێژەم بەوەداوە کە ئامانجە باڵەکانی یەکێتی بێتە بەپێی زانیاریەکانی من کاوە ئەو پرسیارەش زۆر لێکراوە لە فەیسبوک وەکو هاودیدێک لەگەڵ دکتۆر بەرهەم دەستت بەکار کردوتەوە و دەستت بە کاری سیاسی کردوتەوە ئەمەیان تا چۆن دەوایە لە ڕاستیدا وایە زۆر ڕاستە و من بە شانازیەوە چکە ئەوانەی چی بەڕێز کاک دکتۆر بەرهام و چی بەشێک لەو هەواڵانە هەر ئەو هەواڵانە کە ڕۆژگاری پێکەوە ناوی یەکێتی نیشتمانی کوردستانە خەباتمان کردووە و من پرسیارەکە ئەوەیە ینی من بۆ لەگەڵ هاوپەیمانی زۆر بە ئاسانی ئینسجامم کرد و ڕۆیشتومە لەگەڵیا من هەستەکەم هاوپەیمانی بۆ یەکێتی نیشتمانی کوردستانی لێدێ هاوپەیمانی ئەو ئامانجانەی کە هاوپەیمانی ئێستا کردوێتی بەردەبنەمای کارکردنی ئەو ئامانجە باڵایانەیە کە لە پێناوە سەدان قارەمان شەهید بوون و جەنابی مام جەلال ڕوانشاد بێت کە بەردی بناغەی ئەو بنەمایانە بوو من هەستەکەم هاوپەیمانی بە ئامرازێکی نوێوە بە عەقڵێکی نوێوە بە بەرنامەیەکی نوێوە درێژە پێدەری ئەو ئامانجانە یەکێتیەکان واناڵێن یەکێتیەکان ئەڵێن ئەو کەسانی لە ئێستادا لەگەڵ جەنابی دکتۆر بەرهەم و هاوپەیمانیە کەین هەموو شتێکیان لەسەر حسابی یەکێتی دەستکەوتووە هەموو شتێکیان لەسەر حسابی یەکێتی پێگەیشتوون خۆیان
و چانس خراوەتە بەردەستیان بەرپرسیارەتی خراوەتە بەردەستیان کەچی لەو ساتەیەکێتی پێویستیان پێ ئەوان جێ هێڵن چیڵێن لە ڕاستیدا ئێمەمانە دەمێکە لەناو یەکێتیە ڕەنگە لەم بەرنامەی تۆشەوە چەندین جار ڕەختەمان کرد بێ کە پێمان وایە ئەم یەکێتیە گەورەیە ئەم یەکێتیەی کە لە کاروانی خەباتی کوردایەتیە پێشەنگ بووە ئێستاکە ڕەوڕەوەی پێشکەوتنی ناچێ بەڕێوە ئاستەنگ لە بەردەمیا دروست بووە پێویستی بە گۆڕانکاریە لە عەقڵەکانیە لە کارەکتەرەکانیە لە هەندێک لە بەرنامەکانیە لە ئامرازەکانیە کە مەسەلەن بەش بە حاڵی خۆ من کە گەیشتمە ئەو بڕواایە بەو کەرەستە و بەو ئامرازانەوە یەکێتی نیشتمانی کوردستان ناتوانێت هەنگاوی زیاتر بنا بۆیە لە یەکێتی دوورەکەومەوە بەڵام دڵم لای یەکێتیە بۆ ئومێدەی یەکێتی بتوانێت لە ئایندا جارێکی تر ڕاست بێتەوە و من حەزەکەم لەسەر هاوپەیمانی زۆر لەوە گەورەترە کە وەکو هێزێکی سیاسی یا وەکو لیستێکی هەڵبژاردن دیقەتی بدەین هاوپەیمانی پرۆژەیەکی گەورەترە و دەوێت لە ئایندا خەڵکی تر و هێزی تر لە خۆی بگرێ و بەو هیوایی هاوشانی یەکێتی نیشتمانی کوردستان و هاوشانی هەموو هێزەکان چکە ئەم هاوپەیمانی هێزێکی پۆپۆلیستی جوێن فرۆش و ناشرینکە نیە پێویستمان بە هەموو ئەو هێزانایە پێکەوە ڕاکار بکەین بۆ خزمەتکردنی کوردستان و ڕێگەگرتن لە قەیرانی ئابووری قەیرانی کۆمەڵایەتی قەیرانی سیاسی بە هەمومان دەتوانین معالجە کاک حەسەن بارام نووسەر و چاودێری سیاسی وەکو لە کۆتایی بەرنامەکەشا دەرکەوت هاودیدێکی هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەری زۆر سپاس بۆ ئەم دەرفەتەمان شنەبن بەڵێ بینەرانی عەزیز باسی ڕۆژکۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتی خۆش